کامیرامانەکانی کە ئێستا لە بەرەکانی جەنگدا کە پێشڕەوی پێشمەرگە تۆمار دەکەن جێی ئومێدبەخشە کە ورەی پێشمەرگە و ورەی پۆڵایینی خەڵکی کوردستان و جیهان بەرز دەکاتەوە کە ئێمە توانیمان ئەو دژمنە سەرسەختە ببەزێنین و ئیمڕۆ بە بەشداری 29 فۆتۆگرافر وەرزی دووەم وەرزی چریکەی باس کراوەوە. ئیمڕۆ لە هەمان کات کە ڕێزلێران کرا لە هەندە لە بەشداربووانی سیزەنی یەکەم وەرزی یەکەم لە هەمان کات من خەڵات کرا. ئەمڕۆ بەشدار بووم بە بۆنەی ڕۆژی جیهانی فۆتۆگرافەران لە پێشانگای فۆتۆگرافی بە ناوی چریکەی باس کە 29 فۆتۆگرافەر بووین بەشدار بووین لەم پێشانگایە. هەندێک لەو فۆتۆگرافەرانە خەڵاتی ڕێزلێنانیان پێبەخشرا ئەمڕۆ وەکانی وەفایەک بۆ ئەوەی کە ماندووبوونیان و ئیشکردنیان. بەنسبەت گەلەرێکی ئێمە هەرەوەن دەتوانیمانە ئەو فۆتۆگرافەرانە ئیشەکانیان کۆ بکەین و چاپ بکەین و لەگەڵەوەش تەنها توانیمان یەک کەسیان خەڵاتی ئاڵتوونی ساڵی بدەینێ لەگەڵەوەش ڕێزلێنان بۆ هەمویان نەکرێ. ئەم فستیڤالەکە ئەم ساڵ کراوە بە بۆنەی ڕۆژی جیهانی فۆتۆگرافی کە هەموو ساڵێک لە 8 دەکرێتەوە. پێشمەڵەت ئاهەندی زۆر بۆ شتە پێم خۆشە و مەتەقەکەیش ناسراوم بەو ناوە. شانازیە بۆ من کە بۆ ناوە بانگمەکان زۆریشم پێخۆشە لە بەرەوەی خولیای مناڵیمە. لە مناڵیەوە کە خۆم هێوایەتم هندی بوو. اختصاص فیلمە هندیەکان لە کۆن و تازە لە ساڵ چلەکانەوە تاکو و ئیستا هەمانە. جلمان زۆرە، ئافرەتان پیاوان ژنان مناڵان. ئەم جلەکە لەبەر مایامە یەکێک لەوانە کە هەموو کەسە لەوێ ناتوانێت بکرێمە خاص بۆ دەوڵەمەندەکان و بۆ زاوایە. جان و مێری جان مێتێرێ قوربان مێتێرە تو مێرە سارە هندوستان. لا قاضي السندika كريكارا أوليك أبو مبيجا راجع إلى تدريب جيما قالك يطاني خصوصيتين خدام إيفاريا منهم دبولي بتكني وأول بتجير طانجا أبا تقسيم أبلا بخصوصي تاكسي أبد خصوصي بلا بتشنا بني أما هر داخلي جور بني بيت جور إيشنا بتواصل سيارة خصوصيتين يعني شوفوا ما حالنا إلينا وهندي أم بيجي فيري تراوست بدري جراجي ديد بيشتي من هزار أخوي داك الركب مذكى يعني حقي درجي سريع لهم بيشتي نشا نجي تاكسي نشا نجي تاكسي في رخي بلا بيجي درسته بس في رخي بلا نيد نجي تاكسي جي ما قلق طانكن آريشة فيري جي أو جي بشكي آريشة بوما تشيد بيت مغرب أو نقدر أشكا فيري تاكسي جدر جراجي تراوستن دي زاخو باركت سيميلي باركت دي حميرخا خطتنا الفيري مغرب متراوسين كساعتك ساعات ونيف كان فرق ديتا داخلي عنا ديتا داخلي جراجي عنا